و هەوڵ ئەدەین بۆ هەڵگیرساندنی شەڕی سێمی جیهانی. لە دوای ئەوەوە ئەڵێ لە دوای زەنجی سێمی جیهانیەوە هیچ ئاینێک نامێنێ، هەروەها پیاوانی ئاینیش لە گۆڕێدا نامێنن لە مەیدانەکە ئێمە بەستێتی، چونکە بوونی ئاینەکان و پیاوانی ئاینی بۆ سەر ئێمە مەترسین، دەتوانن سەروەربوونی داهاتوومان بەسەر جیهاندا لە نێو ببن. کەواتە لە ئێستاوە با بڵێن ئەم خۆپڕچەکردنی ئەو داگیرکەرانە و لە هەمان کاتدا دانانی یاخود دامەزراندنی ئاینی ئیبراهیمی و لە ناوبردننی مامۆستایانی ئاینی بەهێز و دانانی مامۆستایانێک کە سەر بەو دەوڵەتە بێ کە خۆیان بنیاتیان ناو یاخود لە ژێر ڕکێفی ئەوەندانە، ئەمە بەرنامەدا ڕێژیە بۆ سبەی، کەواتە ئەوەی دوێنێ دروست کرد، ئەوەی ئەمڕۆ دروست کرد دوێنەیە، ئەوەی ئەمڕۆژ بەردامە لەسەرەکەن بۆ سبەیە. کەواتە ئەیان نەوێت لەو ڕێگادا ئاین بە هیچ شێوەیەکە نەمێنی، نەک وەکەوەی بڵێ مەمنوع بکرێت، نا بەڵکەوەی کە دەمارێکیان نەمێنی بەوەی کە گۆڕانکاری لە نێو کۆمەلگادا بکەن. بۆشە لە ئێستاوە یاخود بام لەو کاتیەوە تا ئەمڕۆ کە قسەتی داکەین ئەوان بەرنامە بۆ بەرنامەدا ڕێژیەکەن بۆ پێکانی دوو هەدەفی سەرەکی. یەکەمی شت نەمانی پیاوانێک کە توانای گۆڕانکاری هەبێت یاخود هەستی گۆڕانکاری هەبێت، دەرهێنانی دەماری پیاوەتی لە پیاوان یەکەمین شت بۆی کە دەسەڵاتی نەک بەسەر حکومڕانی وڵاتدانە بێ، ئەگەر حکومڕان بێت یان وەزیر بێت یان فەرماندەیەکی سەربازی بێت یان سیاسی بێت، دەمار لەوان ئەبێت یەک بێچان دەربێت بۆی کە نەتوان بەرەنگاریان ببنەوە یاخود هەستی گۆڕانکاریان هەبێت لە نێو کۆمەلگایە. دووەم شتیش ئەو پیاوانەی کە سەرداری ماڵن، چ لەسەر ئاستی باوک یان کوڕ یان مدیر یان مرد، ئەبێ ئەم پیاوانە لە ڕووی یاسایە نێوخۆیەکانەوە ئەبێ وان لێ بکەن کە بە هیچ شێوەیەکە ئەو پیاوانە نەتوان گۆڕانکاری لە بەسەر خێزان و کچەکان و منداڵەکانیاندا بکەن. دەرهێنانی ڕەجی غیرەت و پیاوەتی لە پیاوان. دوو، دەرهێنانی ڕەجی سەروەرێتی وڵات لە نیشتیمانەکەیە. نابێ هیچ حکومەتێک خاوەن سەروەرێتی بێت و نابێ هیچ پیاوەکیش خاوەنی دەماری پیاوەتی بێت بۆی کە نەگۆڕانکاری پێ بکرێت لە بەرامبەر خاو خێزانەکەی خۆیە، یان بەرامبەر بە ژنەکەیە، یان بەرامبەر بە کچەکەیە، یان بەرامبەر بە منداڵەکانی، یان بەرامبەر بە مێردەکەی، یان بەرامبەر بە ژنەکەی. کەواتە ئەم کارایی کە ئەیکەن کو لە ساڵی 1920ەوە فێمینیستیان دامەزران و تا ئەمڕۆکە پەرەشی پێدرێت، فێمینیستەکان لەو کاتەوە 1920 دامەزران لە ئەمریکایە. بۆشە بین ئەمریکا کۆشی سپی وتەبێژەکانیان دائیمەن ژنە، کاتێکیش کە سەکردەکان قساکەن ژن لە پشتە خۆیان دانێن بۆ خۆشدانم نیشانەکە زیرەکەن، لەبەرەوە نییە کەوانە پیاویان دەست ناکەوێت، نەخێر ئەمە پەیامێکە بەوەی کە ئاگادارن پیاوان ئەبێ سست بکرن، پیاوان ئەبێ پەراوێز بخرێن و ژنان بهێنە جێگایەکانیان، لە کاتێک ئەو ژنانە ئەسڵەن لەگەڵ ڕێزم ژنانی زیرەک و ئازا هەنە، بەڵام ئەم ژنانێکە تو ئێمە ئەیان بینین حتا ژنەکانیشان سەیری کە لی تراپی ڕابگرێت تاگاتە سارکۆسی و ماکڕۆ ئەوانە هیچیان ژنانێکن نینە کە خاوەن پێگەیەک بن و جێگای شارنازی کۆمەلگای خۆیان بن، بەڵکو ئەو کەسانە ئەو ئافرەتانە کە جێگای شەرمەزاری نەتەوەکە و ئاینەکە و کۆمەلگایەکەی خۆیانیانن، هەمووی مۆدێرن و یاخود پێش ڕسمی خۆیان فرۆشتووە و لەش فرۆشیان کردووە، یعنی هەموویان سەیرانەکەی ئەمانە کەسا قێزەونترین کەسی نێو کۆمەلگا خاو خێزانەکانی خۆیانن. بۆیشە ئەم ئافرەتانە دێنن بەوەی کە ژنانی داوێن پاچی زیرەکی بە عەقڵی بەبەها بەوەی کە لاڕێ بکرێن، بەوەی کە دەسەڵاتیان بەسەر پیاوەکانی خۆشیان دازاڵ بێت و پیاوان بەکەم سیر بکەن بەوەی کە هەدەفەکانیان بپێکن. بۆ چونکە پیاو چۆن میلەت چاوەڕێ لە پیاوەکانە کات گۆڕانکاری بۆ بکات دیفاع لە نیشتیمانەکەی بکات، حیزب چاوەڕێ لە پیاوەکانە کات بەوەی کە دیفاع لە حیزبەکەی بکات، عەشیرەتیش چاوی لە پیاوەکانێتی بەوەی کە بەها کۆمەڵاتەکانی بۆ بپارێزێت، خێزانیش هەر چاوی لە پیاوەکانە بەوەی کە بەهای خێزانی بۆ بپارێزێت، ژنیش هەر چاوی لە مێردەکەیەتی بەوەی کە بەهای خێزانی بۆ بپارێزێت، باوک و دایکیش هەر چاوی لە کوڕەکانە بەوەی کە بەهای خێزانی بۆ بپارێزێت، بیان پارێزێت لەو هێرشە دەرەچیانە کە ڕوبەڕووی خێزانە بێتەوە یان عەشیرەتەکەیان یان ناوچەکەیان یان نیشتیمانەکەیان یان دینەکەیانە. بەڵام کە ئەم پیاوانە کە مێکران کە دەسەڵاتیان لێستێدراوە کە ژنان بەسەریاندا زاڵ بوون، چ لەسەر لە ئاستی حیزبایەتی بوو لە یاخۆ لە حکومڕانی بوو یان لەسەر ئاستی خێزان بوو، تاواکەواتە گەورەترین ڕێگری کە پیاوانن بەهۆی لێساندنەوەی دەماری پیاوەتیان ئەم بربەستیان لە بەردەم نامێنێت بۆ پێکانی هەدەفەکانیان.
بۆش ئاینیش کە دێتکڵێ نابێت هیچ ئاینێک بمێن لەبەر ئەوەی ڕێگرە لە بەردەم بەرژەوەندەکانی ئێمەیە لەبەر ئاین ئەم دەسەڵاتە یاخود ئەم هێزە ئەدا بە تاکتاچی شوێنکەوتوەکانی بۆی کە غیرەتیان هەبێت بەوەی کە هەستی گۆڕانکاریان هەیە بۆی کە تەنازل نەکەن بۆی کە نیشتیمان فرۆش نەبن خۆ فرۆش نەبن دایک فرۆش نەبن خوشک فرۆش نەبن ژن فرۆش نەبن بۆی کە هیچ شتێک قبول نەکەن ئەوەی کە دووچاری تاک و خێزان و کۆمەڵگا و وڵاتەکە و نیشتیمانەکە ئەبێتەوە کەواتە نەمانی سەرورەتی وڵات و نەمانی پیاوەتی دەماری پیاوەتی لە پیاوانە دوو ڕێگری گەورن لە بەردەم بەرژەوەندەکانیان بۆش هەوڵیان داوە هەتا ئەمڕۆکەش ئەم